وەرزێکی نوێی خولی نایابی کوردستان دەست پێ دەکات. بارانێکی بەهێز هاوی نەهاواری پیرمامی گرتوتەوە. پێشمەرگەی هەولێری پاڵەوان ڕوبەڕووی شێروانە دەبێتەوە. بارانبارین کاریگەری لەسەر پلانەکانی هەردوو ڕاهێنەر هەبوو. یاریزانان نەیان دەتوانی بە ئاسانی خۆیان لەگەڵ کەشەکە بگونجێنن. ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ پێشمەرگەی هەولێر لێدا. عەبدوڵڵا سەربەست یەکەم گۆڵی خۆی و پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. یەکەم گۆڵی ئەم وەرزەی خولی نایابی کوردستانیش بوو. شێروانە بێوەڵام نەبوو، بەڵام ڕێگای گۆڵی لێون ببوو. عەبدوڵڵا سەربەست بە ئەزموون و وردبینی خۆی ئەو بۆشاییەی دۆزیەوە لە ڕێگەیەوە گۆڵی دووەمی خۆی و یانەکەی پێتۆمار کرد. لەم لێدانە ڕاستە و خۆیە کە دواڕووداوی نیوە یەکەم بوو. لە نیوەی دووەم پێشمەرگە هەر بە درێسی زەر دەرکەوت، بەڵام شێروانە درێسی گۆڕی و بە سپی هاتۆ نێو یاریگا، بەڵام بەواتای خۆ بەدەستەوەدان نا، بەواتای کۆڵ نەدان. ڕێژەی ئاڵگۆڕی هێرشەکان ڕووی لە زیادبوون کرد، بەڵام بەبێ گۆڕانکاری لە ئەنجام. لە خولەکی 75 ناوبژوان لێدانێکی سزای بۆ شێروانە ئەژمار کرد. عەلی کاکەمینە توانی گۆڵ یەکەمی بۆ شێروانە پێتۆمار بکات. ئەنجامەکە تا کۆتایی بەم شێوەیە مایەوە و پێشمەرگەی هەولێر بردنەوەی تۆمار کرد بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک. سپاس بۆ یارزانەکان کە توانیان لەو زۆی لە یەکەم یاریستە 3 خاڵ بەدەستبێن. ئەو یاریە زەحمەت بوو، یعنی ماشەڵڵا کەشواوایکی زۆر بارانە کەشێک غەریب بوو، زۆر بەقووەت بوو. حتمما لەو نەوع کەشە تۆپانێ بابرێن هێشتا کە نەکرا بابرێن هەردوو فەریق متەساوینە لە بردنەوە بۆ بردنەوە، بەس یارزانەکان هەر لە شۆتی کەمەوە توانیمان 2 گۆڵ تۆمار بکەین. دەکرا شۆتی دووەم تەراجعەکمان نەبوو، دەکرا ئەمە زیاتر هەوڵی گۆڵی چکە گۆڵی سێم تێشکاندنی فەریقی شێروانە بوو، بەڵام ئەو نەتیجەی کە هات بەدڵی من بوو، بە تایبەتریش ئەو کەشواوە و یەکەم یاریش. کەشواوەکە یارمەتی دەری هەردوو تیپ نەبوو بەڕاستی، چکو وەکو بێتەمەوە هەردوو تیپ خاوەنی کۆمەڵی یاریزانی ئاسبەرزن. ئەگەر کەشوکە ئەواکە گونجاو بووایە ئەمان توانی بڵین یاریەکی ئاسبەرزتر بووایە، هەرچەند یاریەکە ئاسبەرز بوو. دەستپێکی وەرزە بە تەکید یەکەم یاری لەگەر پاڵەوانی وەرزی ڕابردوو یاریەشی جیاوازە وەکۆی لەگەر تیپێتر یاری بکەین، بەڵام ئینشاڵڵا هەوڵەدەین یاریەکانی داهاتوو شێروانە بە شێوە زیاتر دەرکەوێ. هەرچەندە ئامانزمان 3 خاڵەکە بوو، بەڵام شایانی شایستەی خاڵێکش بووین بگەڕێنەوە. بە هەر حاڵ ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو باشتر دەرەکەوین. لە بەردەم بارانێکی بەخوڕەوە لە پیرمامەوە وەرزێکی نوێی خولی نایابی کوردستان پەردەی لەسەر دادراو. پێشمەرگەی هەولێری پاڵەوان لە یەکەم یاری خۆی لە شێروانەی بردەوە و یەکەم 3 خاڵی بەدەستێنا. حسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.